سپاس بۆ ئامادەبوونتان ئەمڕۆکە جارێکی تر یاداشتێکمان ئاراستەی داواکاری گشتی هەرێمی کوردستان کرد. یاداشتەکەمان بریتی بوو لە جەختکردنەوە دوای ئەوەی کەوا کۆمەڵێک یاداش ئاراستەی داواکاری گشتی کرابوو لەسەر نەخۆشخانەی سانتیلایف کە لەلایەن وڵاتانی دراوسێ یاخود وڵاتانی بیانی ئەم نەخۆشخانەیە مەسروفی لێکرابوو لەسەر ئەرزەی شارەوانی لە هەرێمی کوردستان بە بڕیاری وەزیری شارەوانی پێشوو، بەڵام لە ئێستادا دەبینین ئەم نەخۆشخانەیە بۆ بەرژەوەندی گشتی بەکار نایەندرێت و لە مەرامی تایبەتی دەچێت کە بەکاری دێن و هیچ شتێک نییە بۆ ئەوەی کەوا خەڵک دڵنیا بێتە لەوەی کەوا ئەم نەخۆشخانەیە لە خزمەتی ئەوان بەکاردێتن. ئەمەش کاریگەری گەورەی کردوتە سەر سومعەی هەرێمی کوردستان لەلایەن بەریتانیەکان و کەنەدیەکان. ئەوان ئاماژە بەوە دەکەن بەڕوون و ئاشکرایی کە شتێک بۆ هەرێمی کوردستان دەکەن وەک دیاریەک بۆ گشتی بەکاربێ، بەڵام دواتر دەبینین لە پێناو بنەماڵەیەک یاخود کەسێک کە بەکاردێتن. ئێمە ئەم یاداشتەی کە ڕادستی داواکاری گشتیمان کرد جەختکردنەوە بوو لەسەر ئەوەی کەوا ئەم مافە گشتیە بگەڕێتەوە بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان، چونکە لە ئێستادا دەبینی شەپۆڵێکی دی کۆڕۆنا بە وتەی پزیشکان ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. باز لەوە دەکرێتن کەوا نەخۆشخانەی ڕزگاری جارێکی تر بۆ کۆڕۆنا تەرخان بکرێ. لە کاتێکدا نەخۆشخانەی سانتیلایف کە بە پارەی شیرینینەوە دروست کراوە، هەروەها ئەرزەی شارەوانیە مافی گشتیە تەواوی خەڵکی هەرێمی کوردستانە، دەبینین بۆ مەرامی شەخسی بەکاردێتن. بۆیە داواکاری گشتی یاداشتەکەیان لێوەگرتین و بەڵێنیان پێداین کەوا بە دوواداچوون بکاتن. ئێمەش پێمان ڕاگەیاندن ئەم یاداشتە لە پێشوشدا ئێمە ڕادستی بەڕێزتانمان کردووە، هەروەها جیهەت و لایەنی تکەش ئەم یاداشتیان بە ئێوە داوە. ئێمە لەم یاداشتە تەنها جەخت دەکەینەوە کەوا ئێوە بە دوواداچوونی جددی و بە جورئەتەوە لە دوای ئەم بابەتە بن بۆ ئەوەی کەوا مافی گشتی بگەڕێتەوە بۆ تەواوی خزمەتی منداڵانی خەڵکی هەرێمی کوردستان. نەخێر سکاڵامان لەسەر وەزیری تەندروستی لە ماوەی پێشوو تۆمار کردبوو لەلایەن داواکاری گشتی، هەروەکو ئاماژەم پێدا ئەمڕۆکە تەنها جەختکردنەوە بوو لەسەر ئەو داوای پێشوومانکەوە بە جددی کاری لەسەر بکەن، چونکە لە ماوەی پێشوودا حکوومەتی هەرێمی کوردستانیش لێژنەی پێکهێناوە بە سەرپەرشتی ئومێ سەباح کە باسی لەم بابەتە کردووە، بەڵام دەبینین ماوەی ساڵێک زیاترە هیچ ئەنجامێک نەبووە. بەداخەوە ئەنجامی لێژنەی ئەمجارەی سانتیلایفش وەکو هەموو لێژنەکانی تر بووە. بۆیە چاوەڕێ دەکەین کە داواکاری گشتی هەرێمی کوردستان کاری جددی بکاتن.